والله گۆشت بەعام گرانە هەر زۆر گرانە ناکردێت خەرکەکە زۆر فەقیرە پێیان ناکردرێت بۆ خۆ من پێشتر دوکاندار بووم وەڵی بازار نەبوو ئەو نەبوو ئەمش دوکان مەرگرت ئێستا بۆ خۆم شاگردم لێرەیش دەکەم ئەرێ وەڵە ئێستا چیلۆی نەرمە و ئێسک بەچەند نەرمە بە 700,000 بە ئێسکەوەش بە 15,000 نرخەکان هیچ بەرز بۆتەوە دابەزیوە بۆ هۆکارچێ بۆ دانابەزی یاخود ئەو گرانی ڕۆژ بە ڕۆژ نرخەکان بەسەر دەکەی بۆ گرانە مالیات گرانە دەچی نیوە لە نیوەیە مەقصد بە 7,500 دەکری بە 15 و ماڵێت چ دەکەیت پێت ناکردرێ ئەرێ وەڵە ئەمڕۆ سعری مریشی سپی ناسرێک تقریبا چیلۆی بە 3 نیویە هەفتێک بە لێسا چیلۆی بە 2 بوو مریشی ومەها نرخی چۆن ومەهات 4 ڕۆژ بەر لێستا چیلۆی بە 4 بوو ئێستا بە 6 بە حکمی ئەوەی بەرەو جێژنە ڕۆین گرام بووە باشە هۆکاری بەرزبوونەوەی نرخی مریشک بۆچی ئەگەڕێنیەوە چ شتێک وای کرد کە بەم شێوەیە چیلۆی 1000 دینار و ئەومەهاش 2500 بیستەسە بە شێوەی گشتی ماوەیەک بەر لە ئێستا قاعەکان زۆریان تێکرد بوو ئەو کاتیش مریشک هەرزان بوو ئێستا قاعەکان کەمیان تێکردووە هۆکارەکەی ئەوەیە کە مریشکەکە کەمە گران بووە چاوەڕوان دەکرێن نرخەکان بەرزتر ببنەوە یان دابەز ئەگەر موچە بێ احتیمالە گرانتر بێ ئەگەر موچە بێ لە کاتی خۆی دابش بکە لەو هەفتەیە ڕەنگە و ماهاتە 7,000 مریشی نزیک بیتەوە لە 4,000